کاکتۆر لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە لەم ساڵیادەیە پەیامی بەڕێز تاوەکو پارێزگای سلێمانی چییە؟ هاوکات وەکو لە ڕابردووشا کە ڕۆژنامەنووس بوو جەناب. ئەمە لەم ڕۆژەیە بەناوی خۆمان و پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی و پێزانین و پشتیوانی خۆمان و هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان و جیهان دەرەبڕین لە ڕۆژی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی و ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە. ئومێد دەکەم ئەم ڕۆژە بکەین بە ڕۆژی بە خۆداچوونەوە، خۆڵسەنگاندن، خۆڕخنەگردن، پەرەپێدانی خودی بۆی بتوانین ئەو ئەرکە پیرۆزە گەورە قورسی کە لەسەر شانی ڕۆژنامەنووسانە بۆ خزمەتە گەورەی بە کۆی کایەکانی کۆمەڵگای ئەکا بری نەجێ و پێشی بخەین و ڕێکی بخەین و یەکی بخەین. کاکتۆر بەو پێی کە جەنابی ئەزمونێکی بەرفراوان هەیە لە بۆی ڕۆژنامەگەریە، پێویستمان بە چ میدیایەکە لە ئێستادا بوو لەم دۆخەی ئێستای کوردستانە؟ ئێمە پێویستمان بە میدیایە کە جارێ جوگرافیای پەخشی خۆی بزانێ و جوگرافیای ڕۆماڵکردنی خۆی بزانێ و جەماوەڕێکی خۆی بناسێ و بزانێت چ پەیامێک بڵاو ئەکاتەوە بەپی ئەو جوگرافیای پەخشکردنی کە هەیەی. میدیاکە میدیایەکی بنکۆڵکار بێ، ڕۆژنامەنووسەکە ڕۆژنامەوانێک بێ کە لەسەر شوێنی ڕووداوەکان لایەنە شاراوەکانی دۆسیەکان بگوازێتەوە و هەوڵ با کەمترین ڕای خۆی تێکەڵی زانیاریەکان بکە، بتوانێت زانیاری ڕاست ورد بابەتیانە بێلایەنانە بگوازێتەوە بۆ خەڵک، چونکە تێگەیاندنی خەڵک وەگەیاندنی زانیاری ڕاست بە خەڵک کاردانەوە و هەڵوێست و بڕیاری ڕاست دروستەکە، ڕای گشتی دروستەکە. ئەو کاتە ڕیفۆرمە کۆمەڵایەتیەکان سیاسیەکان ئابوووریەکان لەناو کۆمەلگایە بە سروشتی ڕوئیان کۆمەلگا خۆی چارەسەرەکە نەک لە ڕێیبەریەکەوتن و پێکاڵپژان و شەڕی ناوخۆ و کودەتا سەربازیەکان و ئەو شپرزەیی کە ئیستا بە سیستەمە سیاسیەکانەوە دیارە. تۆ بەنیازی دوای پۆستی پارێزگار بگەڕێتەوە کاری ڕۆژنامەوانی. من ئیستاش هەستەکەم خۆمەگو ڕۆژنامەنووسێک زیاتر کارەکەم لەوەی وەکو کادرێک لە ناو دامەزراوی دەوڵەتە، بەڵام بەرپرسیارەتێکی زیاتر کە ئەبێ ئاگامان لە چوارچێوە ئەرکێکەمان بێ، یاساییەکەمان بێ، دەسەڵاتەکانی کە یاسا دیاری کردووە، ئیتیکی کاری ڕۆژنامەگەری، ئەتەکێتی کاری ڕۆژنامەگەری و وریای ئەو یاسایانە بین کە تایبەت بە ڕێخستنی پێدانی زانیاری و گەشتن دەست بەگەشتن بە زانیاری و بەڕێخستی کاری ڕۆژنامەنووسی کراون. بۆیە ئێمە ئێستا وەکو ڕۆژنامەنووس بەردەوام هەر ڕووداوە ڕوئەیە یا لەگەڵ ئێوە یا پێش ئێوە ئێمە لەسەر شوێنی ڕووداوەکانین. ومێ دەکەم ئەم هەماهەنگیەمان بەردەوام بێ لە پێناوی ئەوەی کە کۆمەڵگای ئێمە بتوانێت لە ڕێی میدیاوە ئەو ئاوێنە ڕوونەبێ باشتر خۆی لە بەردەما ڕێک بخاتەوە، نەک تووشی بەریەکەوتن و دوورکەوتنەوە لە یەکتری بێ. تۆ بەس ئێوەکەوتە لەگەڵ ئێوەیە ئێمە ئەچینە سەر ڕووداوەکان یا پێش ئێوە دوای ئێوە. ئەم هەستە تەنها لە لای دکتۆر هەڤاڵ هەیە یاخۆ دەبێت لە هەموو پارێزگارێکە هەبێت؟ ئەبێ لە هەموو بەرپرسیارێکە هەبێ، ئەبێ لە هەموو کارمەندێکی دەوڵەتە هەبێ، چونکە ئێمە ڕاستپێردراین بە خزمەتی گشتی. ئەبێ پێش هەر کەسێکی تر پێشەوەی لە میدیاکانەوە ڕووداوەکان ببین، ئەبێمە لەوێ بین، ئەبێ ڕێبگرین لەوەی ڕووبن و ئەگەر ڕوویە ئەبێ ڕێبدین لەوەی کەمترین زیان بگات وەکە ڕوویە ئەبێ بتوانین بە خێرایی ئەو شوێنانە چاپ بکەینەوە، ڕێک بخینەوە، چونکە بەڕاستی ئەگەر ئەمە نەکەین ئەوەرکی کە بە ئێمە سپێردراوە وەکو خۆی جێبەجێ ناکەین. خۆدا پرسیارم یادەوەریەکە هەیە لە کاتی ڕۆماڵی بابەتێکە کە لە بیرە نەچێتەوە؟ واللهی من ئەتوانم بڵێم یادەوەریم زۆرە ئەوەنە یادەوەریم هەیە ئەبێ لە کتێبی گەورەیە بینوسمەوە، چونکە من لە سەرەتایی پێش دەرچوونی ڕۆژنامەی کوردستانی نوێەوە پێشتر لە ڕاگەیاندنی کۆمەڵی خوێندکارانە کارم کردووە و لە ڕۆژنامەیەکی ڕۆژانەی وەکو کوردستانی نوێیە کە لە دەستەی یەکەمی ڕۆژنامەیە بووین کارمان کردووە کە بە بەردەوامی لەسەر شوێنی ڕووداوەکان ئامادە بووین و لە دەستی یەکەم و سەرچاوی ڕوون و ڕاستەوە زانیاریەکانمان وەرگرتووە هەتا ئەمڕۆ بەردەوامین. لەمانەیە ڕووداوی زۆر ڕوویاوە، ڕووداوێک لەوەی کە ئێمە لەگەڵ هەردوو برای بەڕێزم ڕۆحی شاد بێ کاک عومەر غەریب کە ئەو کاتە بەڕێوەبەری گومرگی سلێمانی بوو لەگەڵ کاک خالید ڕەزا کە تەمەنی درێژ بێ ئێستا لە هۆڵندایە قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بوو، بەیەکەوە بەرهێکی ڕۆژنامەنووسی ڕۆشتین بۆ دەشتی کۆیە، بۆ بۆگد و بۆ عەلیاوە و بۆ ئەو شوێنانەی سەرزێ کە ڕۆشتین. من هێشتا کە چوومە نووسینگە بەرپرسەکانم نەهاتبوون بۆ ماڵی شۆم نەبوت بۆ پەیوەندیکردنی ژووکو ئیستا نەبوو کە ڕۆشتین چەند شەوێکمان پێچوو لە هەموو کەناڵەکانەوە بە تایبەتی و کاتە کەناڵی گەلی کوردستان هەبوو ئاگادار کرابوونەوە منیان لە شوێنێک بینی بە زیندویە بە مردووی خێزانەکەمیان نووسینگەکەم ئاگادارکەنەوە. دوای چەند ڕۆژێ ئینجا ئێمە گەڕاینەوە کە بە دوای ئەو قاچاقچیانەیە ڕۆشتە بووین کە حیوانیان ئەو کاتە ئەپەڕانەوە بە زیاوەیان بر بۆ شوێنەکانی تری دەرەوەی کوردستان. نمونەیەکی تری ئەوە ئەو ڕووداوە ئەو ڕووماڵی ئەو بابەتانە بوو کە ئێمە ڕاستەخۆ ڕووماڵمانە کرد. دوای ماوەیەکی زۆر کە جەناوی مامجەلال لێرە نەبوو لە گۆخڵانەوە گەڕایەوە کۆمەڵێک لە بەرزی سەربازی گەورەی لەگەڵا بوو. کاک فەرید عەبدولقادر بەرپرسی دەستگای ڕاگەیاندن بوو، من لە کوردستانی نوێی ئیش مەکرد. پێم وتم ئەمانە ناو بێنی ناو نێوتی بەخوا بێ خۆت
لە مامجلال پرسی مامجلال لەو قەرەباڵخی و چەند مانگێک لێرە نەبوو شەڕی ناوخۆ بوو پێم بوو دیەکسە دەستی گرتم هێنامی ئەم لاوە وتی ئاوا بکە ئاوا بکە ئاوا بکە بۆی ئێمە شتێک بە خەڵە بڵاو نەکەینەوە بەڵام مۆ ئیستا من ئەیبینم لە میدیای کوردیە بەبێ گەڕانەوە بۆ سەرچاوی ڕوون بەبێ ڕاوێشکردن بەبێ حسابکردن بۆ سیاسەتی میدیایی ئەو کەناڵە یا سیاسەتی گشتی وڵاتەکەی ئێمە بابەتێک بە جۆرێک ڕۆماڵەکەن کە دوجار بەڕاستی خەڵکی تیا تیرۆرەکرێت تۆ بینیت لە ئەو پزیشکی کە ئەو کارەساتی لە هەولێر نایەوە وێنەی بە ڕێزێک بڵاو کرایەوە کە بە هیچ جۆرە پەیوەندی بە ڕووداوەکەەوە نەبوو لە وێنەیەکیان بە ناوی هەڵەبجەوە ڤیددیوەیەکیان بڵاو کردەوە کە حادیسەیەکی ئۆتۆمبیل ڕوئەیە بەڵام بە دوایی ڕوونکردنەوەی ناکاستنەوە نە هەڵەبجەیە کوردستانە نە عێراقە بۆیە بڵاوکردنەوەی ئەم شتانە بەبێ دڵنیابوونەوە لەسەر چاوەکەی لە ڕاستی ڕووداوەکە پێکاڵبژانی کۆمەڵایەتی و ناسەقامگیری و پەرتەوازەی ڕوئەیە بۆیە من شانازیەکەم بە درێژایی مێژووی ڕۆژنامەگەری ئێمە کە بە هەزاران بابەتم بڵاو کردوێتەوە بابەت یەکمان بڵاو نەکردوێتەوە کە دوجار ڕاز نەبێ کە دوجار فاکت نەبێ کە دوجار ئەرگومنتی تیا نەبێ و دوجار لە خزمەتی لێبوردەیی و سەقامگیری و قوبڵکردنی یەکتری و ئاشتیانە بێ. زۆر سپاس.